ئیمامی ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ نەخۆش بوو، یەکێک لە پاشاکان و مەلیکەکانی سعودی هات بۆ لای سەردانی کرد، هەر سەردانێکی کرد، تەماشای کرد ئیمامی ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ ماڵەکەی خانووەکەی خانوویەکی کۆنە و ئاساییە، شتێکی وای تیا نەبینێ، ماڵەکەی شتێکی جوان بێ و تازە بێت، خانوویەکی کۆن شڕە. ئیمامی ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ ئەوانە دنیانەویست بوون، قیامەت ویست بوون، ڕەحمەتی خوای لێبێ، بۆی خوای گەورە بەرزیانی کردەوە. مەلیکی سەعودیە وتی ئیمامی ئیبن عوثەیمین خانووەکەت کۆنەیە، شەڵا خانووەکەت بۆ تازە دەکەینەوە، بۆت ئەگۆڕین بە خانوویەکی تازەتر و خۆشتر، چونکە خانووەکەت بۆ تەعمیر دەکەینەوە، خانووەکە زۆر کۆنە. ئەویش فەرمووی لە ساڵحێ کە شوێنێکە مەنتیقەیەکە، چونکە لە هەموو بڵێن لە سلێمانیە کۆمەڵی مەنتیقە و کۆمەڵی شوێنێ ناوی هەیە، گەڕێک ناوێکیە، فەرمووی لە ساڵحێ خانوویەکم هەیە ئینشەڵا ئەو خانووە تەعمیر دەکەمەوە، ئەچمە ئەو خانووە. مەلیکیش واتیە نەگەیشت کە مەبەستی چییە، لە قسەکە نەکۆڵیەوە، ئینشەڵا خانوویەکی ترم هەیە ئەو خانووە تەعمیر دەکەم و ئاوەدانی دەکەم. کاتێککە پاشا ڕۆشت، مەلیکی سەعودیە ڕۆشت، تەڵەبەکان وتیان ئیمامی ئیبن عوثەیمین باشە ئێمە نەمان بیستۆ لە ساڵحێ خانووت هەبێ کوا، نەمان بیستۆ لە خانووت هەبێ، وتی قەبرستان فەرمووی قەبرستانەکە لە ساڵحێ وتمان بەڵێ، دەوتی ئەو خانووە ئاوەدانەکەم و ئینشەڵا قەبرەکە ئاوەدانەکەم، قەبرەکەم ئیماندار بۆ خۆی قەبرەکەی ئاوەدان کاتەوە لە باخێکی سەوزایە، وەکو مانگی چواردە قەبرەکەی ڕووناک و جوانە، قەبرەکەی بۆ فراوان دەبێتەوە، بۆ ئێفەرمی ئینشەڵا ئەو قەبرستانەی ئەو قەبرێکە لە ساڵحێ لێوێ دەمنێژن، ئینشەڵا ئەو ماڵە ئاوەدان دەکەم، ئەو ماڵەکەی منە، ئەو ئاوەدان دەکەم و بەویستی خوای بەرگتر.